باوتان دەبێ باشن حاڵ وەزتان چۆنە؟ کار چۆنە؟ باش کاتۆن چۆنە؟ عادەتەن کێ ئەو چەکانە هێنن؟ ئەمە چەکانی سلێمانیە. بەڵێ. ئەگەڕێنەوە بۆ بانکی سلێمانی. هەموو ڕقم چەکانە نووسین بەروارەکەی ئەمڕۆ پێشمان لەسەر کردووە. کارتان چۆنە؟ باشن باش و ڕائیش زۆر باش چۆن ئەزانن ئەو فایلانە چین مثلا ها وەکو ئێرەکە دووساوە یەک شەمە دوو شەمە تاریخ و ڕۆژ و بەرواری ڕۆژانەکان جدولی بسن و جدولی فروع جاریە گەڕ لێرە مثلا کە تاوە ببین لەوێ داێنێ بەشی مالی بەشی حەوالات و بەشی محاسەبەش و بەشی موچەش و لە وەقتی استیراد بەشێکی گرنگیش بەشێکی گرنگە